بسم الله الرحمن الرحيم. دێمین ئاهەنگی نووری دڵان لە نووسینگەی دەزگای نووری حکمە بەڕێوەچوو. ئاهەنگەکە بۆ 5 ئاستی جیاوازی قورئان لەبەران ساز کرابوو. قوتابیەکان توانی بوویان بە ماوەیەکی کەم 3 جوزئی قورئانی پیرۆز و 5 جوز و 15 جوز و 20 جوز و تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەن. ئەم ئاهەنگەی کە ئێستا ساز کرا لە بۆ پێشبڕچەی نووری دڵان بوو. پێشبڕچەی نووری دڵان پێشبڕچەیەکە ساڵانە کە دەزگای نووری حیکمە دەیکاتەوە لە بۆ نووسینگەی دەزگا و سەرجەم لق و بازنەکانی دەزگا. بە خۆشحاڵیەوە ئەلحەمدولیلا پێشبڕچەیەکە لەسەر ئاستی 5 جوزئی 10 جوزئی 15 جوزئی 20 جوزئی 30 جوزئی بوو. لە قۆناغی یەکەم بە 2 قۆناغ بەڕێوە دەچی. لە قۆناغی یەکەم ئەلحەمدولیلا 315 کەس بەشدار بوو لە سەرجەم لقەکانی دەزگا و نووسینگەی دەزگا. ئەوانەی کە لە بۆ قۆناغی دووەم بەسەرکەوتن ژمارەیان 145 کەس بوو. قوتابیان و هەڵگرانی قورئان هەوڵەکانی دەزگای نووری حکمە بەرز و گرنگ دەنرخێنن لە بەرامبەر ئەو هاوکاری و گرنگی پێدانەی کەوا لە ماوەی ڕابردوو پێی داون و توانی ویانە بەشێکی باش لە قورئانی پیرۆز لەبەر بکەن. لەخوای گەورە داواکارم هەرچی وەکو ئێمەیە و کە دەستی داوە بە قورئان خوێندن و قورئان لەبەرکردن خوای گەورە مۆفەقی دنیا و قیامەتیکە. من وەکو خۆم کە بەشدار بوومە لە کەرکووکەوە هاتووم لە ئاستی 20 جوزئی بە کۆنمرەی یەکەم دەرچوومە. بۆیە یعنی داواکارم هەر کەسێک کە ئەم ڕێگا و ڕێچکایە بگرێ خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتی ئەکا. بەڕاستی قورئان خۆی مەدرسەیەکە ئەگەر هەر کەسێک ئەیەوێ بچێتە پێشەوە هەر کەسێک ئەیەوێ لە ژیانە مۆفەق بێ با دەست بە قورئانەوە بگرێ. من محەممەد ڕزگار لە بازنەی سێتوان لقی سلێمانیەوە بەشداریم کردبوو لە پێشبڕکەی نووری دڵان بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز لەسەر ئاسە جیاوازەکان. من وەکو خۆم لەسەر ئاسی 5 جوزئی بەشدارم کردبوو و سوپاس بە خوای گەورە توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. ئەم کۆمەڵە پرۆژانە ئەم جۆرە پرۆژانە بەڕاستی هێز و قووەتێکماناتێ بۆی لە بەرکردنەکەمان باشترکەین زیاتری کەین دەستیان خۆش لە شان ساغ بێت. سەرەتا دەستخۆشی تایبەتمان هەیە بۆ دەزگای نووری حیکمە لە لقی هەولێر و هەروەها لە لقی سلێمانی کە هۆکارێک و یارمەتی دەرێک بوون بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە شاری سلێمانیەوە بین و بەشداری بکەین لەم پێشبڕکێ جوانەدا کە لە مانگی 4دا بۆمان ڕێک خراببوو و لە ئێستاشدا ئاهەنگەکەمان بۆ ئەنجام دراوە. بەڕاستی تێکەڵبوون لەگەڵ قورئاندا و هەروەها تێکەڵبوون لەگەڵ ئەهلی قورئاندا کەسایەتێکی جیاوازت پێ دەبەخشێ. بۆیە هیوادارین هەر کەسێک کە لەناو ئەم دەستە جەمعیانیە هەتاوەکو زووە بێت بەرە و دەمی و بێت بەرەو پێشەوە. خوای گەورە هەموو لایەک سەرکەوت و سەربەستکە. حاصل کرد ئەو هەنگ ئەو لەو ئاهەنگەی بەشدارم کرد دوعام کرد تاوای قورئان لەبەر. دەزگای نووری حکمە بە پلانی دوورمەودا و کورتمەودا ساڵانە کار لەسەر ئەوە دەکات قوتابیان و شەیدایانی قورئان بتوانن قورئانی پیرۆز لەبەر بکەن. ئەمە جگەلەوەی ساڵانە سەنەدی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز بە قورئان خوێنان دەبەخشێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.